جارێک چوون بۆ لای نەخۆشێک 45 دقە دانیشتم باسی ئەو دکتۆرەی بۆ کردم کە چۆن چۆتە لای و چۆن عەمەلیاتی کردو چەند زیرەک بووە و چەند چی کردووە و لەو کاتەکە ئەو بۆی باسە کردم بیرم ئەکردەوە باشە یا ئیلاهی ئەم کەسە پێش ئەوەی چاوی ئەبە و شێوازەی لێبێ چەند ساڵە تۆ چاوت داوەتە 45 دقە باسی تۆی نەکردو ثەنای تۆی نەکردو 45 دقە ثەنای دکتۆرێک لەبەرەوەی عەمەلیاتی کردو ناجەح بوو تەسەوورکەن ئێمە لە چ غەفڵەتێکین ئەم هەموو نیعمەتەی خوا چەندێک ثەنای خوات کردووە طبعا لە کورد لە ثەنایە زۆر لاوازین پیا هەڵدانمان بۆ خودا نییە جەلە جەلالوو لە عەرەبیە ئەمە زۆرە لە کەلیماتی ئەهلی تەسەووفە ئەمە زۆرە واردە ئەو ئەولایانەی کە باسییان دەکەم هەموویان کەلیماتەکانیان پڕ لە کەلیماتی ثەنا بۆ خوا لە کوردە ئەم حاڵەتەمان نییە چۆن ثەنای خوا ئەکەی چۆن ستایشی ئەکەی چۆن باسی ئەکەی لەناو کۆمەڵ و مەجلیسە ئەفەرمێ یەکەم زمانت ئەبێ هەم ثەنای کە هەم ئیعترافیش کا بەو نیعمەتە دوو ئەبێ دڵی تۆ شهودەن و مەحەبەتەن نیعمەتەکە ببینێ و خوداشی خۆش بێ کە پێ عەتا کردووە جەواریح و هەموو ئەعزاکانی تۆ ئینقیادەن و طاعەتەن هەموویان ملکەتی خوا بن و طاعەتی خوا جێبەجێکەن ئەوە تعریفی تەواوی شکرە کەوابوو شکر لەگەڵ ئەلحەمد فەرقی چی عولەما ئەفەرمون دوو شەمان هەیە ئایا من بڵم الشکر لله یا بڵم الحەمد لله طبعا هەردووکیان واردە الحەمد لله حەمد لەسەر باشە و خراپە ئەکرێ مصیبەتێکی زۆر گەورە ڕوتێکە یەکی یە وڵات حاڵت چۆن ئەڵێ الحەمد لله شکر تەنها لەسەر باشە ئەکرێ بەڵام شکر بە زمان ئەکرێ بە دڵ ئەکرێ بە کردەوەش ئەکرێ حەمد تەنها بە زمان ئەکرێ الحەمد لله تەنها زمانە کاتێک کە تۆ پێت ئەوترێ شاکیر کە دڵت هاواری ئەعترافی بەخوا کردبێ کە دڵت شاهدی ئەم جەماڵ و نیعمەتە گەورەی خوا بێ بەسەرتەوە کە زمانت قبوڵی کردبێ و هاواری کردبێ ئەعترافی کردبێ کردەوەکان دەڕەنگی دابێتەوە نیعمەتەکەی خوا لە شوێنی خۆیان جێبەجێ کردووە بەکارهێنابێ